زۆر زۆر گرنگە یەکێک لەو شتانەی کە ئەمانوێ قسەی لەسەرانکەی ئەویش متمانەیە. یەکێک لە ئیشە قورسەکانی ئەم جارەمان کە باسی کۆرۆناڤایرۆسەکەین متمانەیە. ئێمە کۆرۆناڤایرۆس وردە ئێمە سەری کرا بە دوو قۆناغەوە، قۆناغی سەرەتایی و ئەم قۆناغی کە ئێستا کەیسەکانمان زۆر بووە. لە قۆناغی سەرەتاییە من بۆ خۆم بە شەخسی هیچ مشکلەیەکم نەبوو لەگەڵ ئەوەی کە خەڵک زۆربەی زۆری خەڵک هەر بڕای بە کۆرۆناڤایرۆسە بوو و هەروەها ڕێنمایەکانیان جێبەجێ کرد و گوێیان لەو شتانە ئەگر کە ئێمامانوت. هەرچی شتێکمان وتووە لە سەرەتاوە تاکو ئێستا چیە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و هەروەها یەکێک لە دروشمەکانیشمانەوە بووە کە ئینسانی کورد نابێت بە کۆرۆناڤایرۆس بمرێت. بەڵام کە مرد ئیتر ئەوە لە سووری نەخۆشیەکە خۆیەتی وەکو هەموو ئەو مردانەی کە لە جیهانە هەیە. زۆر پێویستە کە ئێمە لە بەرنامەکانە چەند خاڵێک دووبارە بکەینەوە. یەکێک لەو خاڵی کە دووبارەیەکەینەوە ئەویش ئەوەیە کە ئێستا لە سەرمستەوای جیهان نەک لە سەرمستەوای کوردستان بێمتمانەیەکی زۆر هەیە بە کۆرۆناڤایرۆس و ئەوشمان لە بەرنمەیەکی تایبەتیە باس کردووە قەیرانی متمانە لە جیهاندا باسمان کردووە. بەڵام ئێستا چێ یەک تۆز بە خێرایی باسیەوەکەمەوە قەیرانی متمانە چییە لە جیهانە. هەر دیسانەوە یەمە سەر ئەو گروپانی کە لە جیهانە ئێستا جیهان کۆرۆناڤایرۆسی لە عەقڵی ئینسانە کردووە بە سێ بەشەوە. بۆچوونی یەکەم ئەوەیە کە هەمومان باسمان کردووە ئەو بۆچوونەیە کە کۆرۆناڤایرۆس بە شێوەیەکی سروشتی لە ئاژەڵەوە هات پێچ و بێتە ئاژەڵێکی ترەوە و هاتوۆتە ئینسانەوە لە ئینسانی شوچۆ بۆ ئینسانێکی تر و شێوەی بڵاوبوونەوەکەی و هەروەها خێرایی بڵاوبوونەوەکەی شێوازی بڵاوبوونەوەکەی بۆ بە شوێنی سەرنج لە هەموو جیهانە. هەر ئەم شێوەیە لە بڵاوبوونەوەی ئەم شێوەیە خێرایی لە بڵاوبوونەوەی شێوازەکەی وای کردووە کە جاری وا هەیە نەکرد ئێمەمانان کە لێرەوە لێکۆڵینەوەکانی وڵاتانە خوێن ئەو کەسانی کە خۆیان ئەو عالمانی کە ڤایرۆسەکەشیان دۆزیوەتەوە لە 2023 چکە ڤایرۆسی کۆرۆناڤایرۆس ڤایرۆسی ئینسانی کۆرۆناڤایرۆس لە 2023 دۆزراوەتەوە. لەبەرەوە ئەو عالمی کە دۆزیوێتی وەکو دوێنێ شێویش باسم کرد تا ئێستا چەند جار هەڵەی زانستی کردووە. لەبەرەوە هیوارم هاوڵاتی ئێمە خۆی تر بە خۆمان هەڵنەواسین بە تێرمینۆلۆژیانی زاراوەی پزیشکیەوە ئەمەیان وایە ئەویان وایە. ئێمە ئێستا لە مەرحەلەیەکی تازاین کە پێویستمان بە کۆمەڵێک ڕێکاری تازە هەیە، پێویستمان بە مناقەشەیەکی جدی تازەیە. کەواتە گروپی یەکەم ئەو گروپەیە کە باسم کرد. گروپی دووەم گروپێکە کە ئەڵێ ئینسان ئەم کۆرۆناڤایرۆسی دروست کردووە، یعنی ئەمە لە مختبەرێکا دروست بووە و هەروەها دوایی بۆچۆ بۆ ئینسان لە ئینسانەوە بۆ ئینسانێکی تر بەو شێوێ. گروپی یەکەم و دووەم هەموو ئیستەیەکمان گرتووە، یعنی بڕوامان بەوەیە کە کۆرۆناڤایرۆسەیە و بڕاشمان بەوەیە کە خۆمانی لێ پارێزین. گروپی سێهەم بەداخەوە ئەم گروپە زۆرن. یەکێ لە تایبەتمەندەکانی ئەم گروپە کە ئێستا خۆی یەکاڵا کردێتەوە لە سەرەتای کۆرۆناڤایرۆسە ئەگەر بڕاشی پێی نەبووە نەی و بڕوان پێی نییە. ئەگەر بڕاشی پێ نەبووە جار بەجار گاڵتەی لێها فشقیاتی پێهات گاڵتەی بۆەوە کرد کۆرۆناڤایرۆس بینیمان لە کاتی کەرەنتینا بینیمان چیان نەکرد، ڤیدیۆ کلیپەکانیان هاتبوونە دەرەوە ئەمان زانی چیان نەکرد. یعنی ئەم گروپە یەکەم گروپێکیان بوو کە گاڵتە جاڕی و بە فشەوەری گرتبوو لام و بالاتی کردبوو. ئەم گروپە ئێستاچێ هەمویان خۆیان ساخ کردوتەوە لە گروپی سێهەمە کە ئەو گروپەیە کە بڕای بە کۆرۆناڤایرۆس نەماوە. ئێمە یین وردە لەسەر ئەم گروپە قسە ئاکەین. گروپێکی تر هەبوو هەر لە ئەساسە بڕای پێی نەبوو، یعنی گروپێکی ترە بڕای پێی نەبوو بەڵام نێ ئێوێرا قسە بکە، یعنی نێ ئێوێرا قسە بکە لەبەر ئەوەی شتێکە ینی بۆکو وابوو لە ڕووی دەرونیەوە قەدەغەکراو بوو. یعنی تۆ بۆ نمونە ئەگەر لە کۆمەلگا لە سەرەتا بوو تا کۆرۆناڤایرۆس نیە هەموو کەس پەلاماری ئایت چووکیان چۆن نییە کاکەەوە نییە بدنێ ئەوە نی ئێران ئەوە نی ئەوە، یعنی لەبەرەوە ئەوە جۆرێکی تر هەیە ئەڵێ بڕوان پێیەتی، یعنی جۆرێکی تریش هەبووی بڕوان پێێتی بەڵام خۆپاراستنی نەئەکرد، یعنی بە هیچ شێوە خۆپاراستنی ناکرد بەڵام بەبێ ئەوەی ئاگای لە خۆی بێ خۆشیە پاراست. اینجا ئەوەی کە ئێمە هەمیشە بتومانە بۆ نمونە ئێمە دوێنێ باسمان کرد مەسلەی ئەوەی کە تۆ بڕواو هەیە بە کۆرۆناڤایرۆس یا کۆرۆنا ئەمە مەسلەیەکی فیکریە جاری وایە. بۆ نمونە جۆری دووەم کە بە پێوتە جۆری موامەرە ئەوەی کە لە ڤایرۆسێکە لە معمەلێکا دروستکراوە لە مختبەرێکا دروستکراوە دوای براوەتە شوێنێ لە ئینسانە بۆ ئێستا لە قسەیسە لەسەر ئەمریکایە کە ئەمریکای احتیمالێ ئێستا سین ئەڵێ ئەمریکا خۆی دروستێکای بەمداولا بۆی حاڵەتەکە زیاو بێ بە مەسلێکی اقتصادی و سیاسی لە مستەقبەلە. هەروەها منافەسەی رووسیا لەگەڵ ئەمریکا بۆ خۆی بۆ پرسیارێکی گەورە ئەو وڵاتانی کە توریست بوون ژمارەیان زیابوو بەتوێ. کەواتە ئەم گروپانە بەیەکەوە هەر هەمووی
تاکو چەند مانگی یەکەم کەس نەیەتوانی بە شێوەیەکی زۆر قسە بکە. یەکێ لەو نمونایەکی هێنمەوە دکتۆرەکانی ژاگایان لێە خەڵکە ڕۆشنبیرەکە ئاگیان ڤیدیۆ کلیپە کە یان ڤیدیۆیەکە لە قەناتە عەرەبیەکان بڵاوبێتەوە. یەکێکە لەو کەسانی کە خۆی پرۆفیسۆرە لە زانستی ڤایرۆس و نەخۆشە درمیەکان. 2 مانگ لەمە پێش بڕای پێی هەبوو کە ئەمە لە سروشتەوەی دوای 2 مانگەکە هەرڕێک پرسیاری لەکەن ئەڵێن تۆ لە 180 دەرەجە وەرگەڕای ئەڵێ و کاتە بحوسە بوو ئاوەها بوو ئێستا بحوسێ لەبەرەوە ئێمەشکە ئیمڕۆ لێرە وەستاوین لەگەڵیەوە هەتاکو ئەوەی کە لەم شوێنێکی ئێمە پێگەیشتوین لەسەرەوە ساسە قساکەین لێکۆڵینەوەکان لەکوان. بۆ نمونە ئەگەر ئێمە ئەڵێن ڤایرۆسەکە ئەلێرە ئەوەنی کوشت و ئەوە ئەکە ئەوە ئەکە ئەوە ئەکاوەکە لە وڵاتانە وای کردووە ئێمە چیەکەین ئەو لێکۆڵینەوانە ئەو توێژینەوانی هەتا ئێستا پێمان گەیشتووە کەواتە ئەو زانیاریانی لای ئێمەیە لەسەر 2 بنەمایە بنەمایەکیان خودی ڤایرۆسەکەیە کە لە 2030ەوەیە ئەو 3 کەسی کە ئێمە پێڵی ئامۆزاکانی یەکتری ئەحمە و مەحموود فتاح يعني هل جيانا من دوايا ولا يش لما قال كان بينون نسرابو كازنز يعني اموزاي يكترين امانه يعني اجسيري كي سارس وميرس وكوفيد هر سيچان اجسيريان كيتو اگر سيري سيكس بكي بيك وسيري كي سيكس شايان شينا كواتا سيري كي امل لروي دايشي ولا دايشي سي ام سيكس بالان كورتيا برز سيري كي باوكو خاليان وايا يعني سيري كي امسي فيروسا بەتایبەتی سارسیەک و سارسی دوشتی زۆر مشتەرەکیانەیە هەڵێ لە هەنێ شوێن ئەڵێ لە ساڵەوە 6 لێگەچێ لە لانی کەمی لە هەنێ سترکچەری تاپیەکانە لە سا یعنی لە بین 8 بۆ 6 لێگەچن کەواتە ئەو زانیاریانی کە لای ئێمە کۆبووتەوە لە 2030ەوە هەتاکو ئێستاچێەوە لەگەڵ ئەو توێژینەوانی کە ئێستا هاتوو ئێمە هەوڵین لەسەر ئەساسی ئەمانە قسە بکەین یعنی بۆ ئەوەی بتوانین کۆرۆنا ڤایرۆس بینینە یعنی بینینە شوێنێکەوە کە خۆی بناسیە ئەوەی کە ئێمە ئەمانوێ قسی لە سەرابکەین بۆ نمونە جێڕانەوەی متمانە کاتی خۆی کە ئەگەر هەمووتان بێتە خەیاڵتان لە مانگی 2 لە کۆتایی مانگی 2 مانگی 3 کە دەستمان پێکەوتمان متمانە هاوڵاتی بۆ دەسەڵاتی تەندروستی بەڵام بەداخەوەی سە ئیشەکەمان زۆر قرس بووە ئێستا ئەبێ بین باسی ئەوە بکەین کە چۆن هاوڵاتی متمانە دروستکەین لە بینی هاوڵاتی و ڤایرۆسەکە یعنی ئێستا من ئیشی من ئەوەیە ئیمشەو باسی ئەوە بکەم کە یعنی باسی ئەوە بکەم کە متمانەیەک هەبێت لە بینی هاوڵاتی و هەروەها لەگەڵ ڤایرۆسەکە ئێستام هاوڵاتیە ئەگەر لە سا 10 بێ لە سا 20 بێ لە سا 30 بێ یعنی من چوزانم بەڵام ئەوە ئەزانم ئێستا من لێرەوە هاتووم ئێستا لە سەهۆ ئەوەی کە پێوتێ سەهۆڵەکە لە عقاری و لەوانە بە سیارە هاتووم سیرەکەم یعنی پێویست ناکە باسی کەم من چکە ئێستا باسیم شوێنی خۆمانەکەین قەرەباڵغیەکە هەر نەپرسێ بەهەرحاڵ یا خەڵکی ترێ ئێستا گوێی لە قسەکانی من بێ جنێوەیە من بڕوان بە دیموکراتێتی فەیسبوک نێداوە لە گەلی کوردستانەکەم سانسۆر بخەنە سەر هەموو قسەیەک کە خەڵکی کات چووکە من بڕوان بۆ نیە خەڵکی بێت بە ئارزوی خۆی دانیشتۆ قسە بکە داوایان لێ یەکەم کە من بە هیچ شێوە قبولی ناکەم خەڵک یەک قسەم پێ بڵێ لەسەر ئەم زانستە لەبەرەوە داوای لێبوردنەکەم حەزم کرد ئەو قسەیەش ئەوە لە پێشووتر بموتایە بەڵام ئێستا ئێڵێم لەبەرەوە ئەوەی کە ئێستا چییە ئێمە ئەیبینین لەسەر ئەو گروپە قساکەین ئەو گروپە ئەم متمانەیە چۆن هاوڵاتی بێ هاوڵاتیەکەیە کە متمانەی بە ڤایرۆسەکە نەما ئەو کاتە ینی متمانی بەدەسەڵات نەمابوو یامە ئیشمی ئەوەمان نەبوو کە هاوڵاتی بەس لە ڤایرۆسە متمانی بەدەسەڵاتەکە بمێنێ یەتەح من یەتە خەیاڵم لە بەرنامێکی تاوتیوە ئیشە لە ڕەفیقەکانم دکتۆرە لە لەندەنەوە تەلەفۆنی لەگەڵا کردم هەتا بڵێ پیاوێکی بە ئیمکانیەتە لە مەسایلی تەندروستیوانە وتی دکتۆر گیان لەوە زیاتر چی هاوڵاتی چیتان بۆ بکە ینی کارگەشت بوو ئەوەی کە خەڵک نەقدی لێگرتین ئەوە نەمان هێنابوو بردەبوو لەبەرەوە مەبەستم چییە مەبەستم و ئێمەینە سەر ئەو شتانە هاوڵاتی ئەبێ هاوڵاتی بۆ خۆ پاراستن چۆن جارێکتر هاوڵاتی متمانی بینی خۆی پارێسێ چووە کە هاوڵاتی خۆی پاراست زۆر گرنگە بۆ ئێمە یەکەم ئایا ئێمە بۆ نمونە باوەڕبوون بە کۆرۆنا ڤایرۆس چێ باوەڕی پێی هەیە و چێش باوەڕی پێین ئێمە باسی ئەومان کرد 2 گروپەیە باوەڕمان پێ مشکیلە نییە ئەم ڤایرۆسە لە مەعمەلا دروستکراوە لە طبیعەت و دروستکراوە ئیتر باسی ئەو مناقەشە ناکەین ئەوە تەواو بوو مؤامرە نییە ئێمە ئێستا لە کوردستانە پێویستمان بەوەیە کە استراتیجیەکی تازە دابنین بۆ ئەوەی جارێکتر ئەم ڤایرۆسە کۆنتترۆل بکەینەوە بە شێوەیەکی بە شێوەیە کە لەگەڵ جیهانە مقارنێکی مزای ئێمە لەکوێنەوەیان لەکوایە کاتێک کە تۆ باوەڕێ بە کۆرۆنا ڤایرۆس هەیە مانای چییە من کە بڕوان بە کۆرۆنا ڤایرۆس هەیە کە چوومە دەرەوە چوومە ناو 3 کەسەوە چوومە ناو 4ەوە نایان ناسم ئەبێ ماسکم لە دەما بێ یعنی ماسکێک بەستم ئەمە مانای وا هەیە من بۆوانەڵێم من بڕوان بە کۆرۆنا ڤایرۆسەیە بەس ئەگەر بۆ ئەمە مانایەکی یەک تەحلیلی تر نییە بۆ ئەم شتە
ئەگەر تۆ چوویتە دەرەوە 4 کەس لە شوێنێک ئاوەستاون ماسکتان پێەیە یەک کەسی تری ئەوەستی بۆ خۆی دەسەکا بە قسەکردن و ئاواکە هیچ ناکە ئەو کەسە بڕای بە کۆرۆناڤایرۆس نییە ئەو نایناسی تۆ خۆیەکە بە شوێنێکە ئەو کەسە بڕای بە کۆرۆناڤایرۆس نییە یعنی ئەبێ کۆمەلگا ئێستا هەڵوێستێکی هەبێت هەڵوێستەکە چییە ئێستا یعنی ئێمەی هاوڵاتی ئەبێ هەڵوێستمان هەبێ بەرام کاکە بۆ تۆ ماسکە لە دەمانی بێزە هەڵا بڕوان پێێنێ دەفەرمو خۆ حافیزی بێ بۆچی تۆ هاتوویتە ناو گروپەکەی ئێمەوە کاتێک کە تۆ باوەڕ بە کۆرۆناڤایرۆس نییە ئەی مانای چییە مانای ئەوەیە من ئەڵێم بڕوان پێ هەیە بەس لە عەمەلیا بڕوان پێی نییە بۆ چۆن من لە عەمەلیە ئەڕۆم ئەچمە ناو 50 کەسەوە لە ناو 50 کەسەکە بینیمان ڕەفیقەکانی خۆم بینی خەڵکم بینی ئەچێتە لە شوێنێکی قەرەباڵغی ئەوەستی قسە ژەکات کەچی بەڵێ با هەر ئەم سلایدیەکەم هەر لەسەر و سلای دەبێت اینجا مەبەستم چییە مەبەستم وەیە کاتێک کە تۆڵی فلان کەس بڕایپێتی یا بڕایپێنێتی لە تەسەڕوفاتی ڕۆژانەیە دیارە کەسێک کە ئەچێتە دەرەوە ماسکە بەستێ ئەچێتە قەرەباڵغی و ماسکە بەستێ دایمە سێرێکی 2 مەتر لەوی تر وەستاوە یا ئەمە مانایەوە ئەم کەسە خۆیە پارێزێ ئێستا خۆپاراستن لە کوردستانە خەریکە ئەگاتە بەم هەمومان بینیمان لە دکتۆرەکانەوە لە ئیدارەی سیاسی و تەندروستی هەموو کوردستان وتیان ئەم جۆرە قەدەغەیە خەلەلێکی پشکۆلێتیایە خەلە لە پشکۆلەکە بەم شێوەیە حلەکرێ ئەوە کەوێتە سەر ئەو گروپانی کە پێوتێ بەرەنگاری کۆرۆناڤایرۆس لە شارەکانە هەیە زانست باسی زانستی کۆرۆناڤایرۆس من زانستی ئیشی من چییە وشیاری ئێم بە هاوڵاتی ئەڵێم تۆ خۆت کۆنتترۆلی ڤایرۆسەکە بکە یعنی ئیشی زانست ئەوەیە لێرەیەت وشیارەکەیە بەمیتر ئەمیترە کە کۆنتترۆلی ئەویترەکە جیاوازی زانست و سیاست لەمایە یعنی هەنێک کەس قسەکانی من جاری وایە لە مێدیا بە جۆرێک تەرجماکە بە ئارەزوی خۆی کاتێک کە تۆی ئەم هاوڵاتی ئەتۆقێنیت ئەم تۆقانی هاوڵاتی تەنها لە سیاسەتە هەیە یا لە نەخۆشیەکە کە تازە بۆدات بێ کە ئینسانێک گەترسێنی ئەتۆقێنی بۆی کۆنتترۆلیکەی نە کۆنتترۆلیشتی ترکات تۆ ناتوانانی ئینسانێکی شڵەژاوی تۆقاوی ترساوی ڕەزیلی ناشینی پیس بیکەی بە ئیدارە و بیکەی باشت چونکە ئەمە خۆی تازە تۆقاوە چۆن نتوانین کۆنتترۆلیشت بکە ئەمە زانست دیێت ئیشێکی ترەکە پێچەوە نە زانست دیە بەماڵێت تۆ هاوڵاتی معلوماتی ئەیتێ زانیاری ئەیتێ بۆی بچێ کۆنتترۆلی نەخۆشەکە بکە کەواتە ئێمە باسی سیاست لەو شێوەوە ئەکەین کە پێڵین تکای لەکەین وەرە لە کۆرۆناڤایرۆس وەرە دەرەوە بۆ ئەوەی کۆرۆناڤایرۆس وەکو زانستی بێتە سەرەوە قسە لەگەڵ ئینسانەکەی بەرامبەراکە کە قسەمان لەگەڵ ئینسانەکەی بەرامبەرا کرد ئێمەین متمانین بەچێ متمانین بۆ هاوڵاتیە کە متمانەمان نا بۆ هاوڵاتیە متمانەکە چییە بەس ئەوە نە هاوڵاتیەکە بگات ئەوەی کە کۆرۆناڤایرۆس وجودی هەیە کە گوتی وجودی هەیە زۆر باش ئەی چیەکە خۆیە پارێزیە کەواتە خۆ پاراستن لای ئێمە گرنگتریشتە لە کۆرۆناڤایرۆسە سیاست ترس و تۆقان و ئەم شتانە دروستەکە نایڵێ ئینسان کۆنتترۆلی هەبێ بەسەر ئەوی ترە بە عەکسی زانستەوە کووتمان پەتای کۆرۆناڤایرۆس درۆ فشە نییە ڕاستیە و نەخۆشیشە ئەگەر ئێمە گەیشتی نەو قەناعەتەی ئەجینە باشە پرسیارێکمانی ئەگە کۆرۆناڤایرۆس فشە بوایە ئیسێمە سەر ئەو هەموو شتەمان بۆ کردکەواتە ئەگەر درۆ بوو نازانم چی بە هەموو شتەمان بۆ کرد کەواتە کۆرۆناڤایرۆس پەتاکە فشە نییە کە ئەڵێم کۆرۆناڤایرۆس مەبەستم پەتاکەیە جینە کۆرۆناڤایرۆس بۆ خۆی و با بۆ خۆی لەو دەشتا بکەی وەکو ڤایرۆس من باسی پەتاکەیەکەم پەتای کۆرۆناڤایرۆس یەکەم درۆ نیە دووەم فشە نییە سێەم ڕاستیە چوارەمیش جددیە نەری زۆر گرنگە بە جددی وەریگرین بۆ نمونە سەیرێکی خەریتەی کوردستانەکەی با حەزەکەم یەک تۆز باسی ئێستەی کوردستان بزانین ئێستا کوردستان لە چواوەستاوە ئەم سلایدێکی ترم هەیە بۆ ئەوەی حەزەکەم هاوڵاتی وردە لەوە تێبگا بزانین ئێمە چی بکەین بۆ نمونە ئەگە سەیری ئێمە کوردستان بکەین ئەمە نووسراوە 910 کۆنا ئیمڕۆ لە کوردستانە 930 حاڵەتمان هەیە ئەوەی کە من تا ئێستاچی ئاگام لێبێ لەوانەیە ئەم ئێوارەیە بە خەبەری 11 و 12 تا سەعات 12 شەو با بڵین ئەبێ بە 950 باشە ئیسە 930 ئەبێ بە 950 یا ئەبێ بە 1000 منیتر مشکلم لەگەڵ ڕقم نەماوە مشکلم لەگەڵ یەک شتە هەیە مشکلم لەگەڵ وا چۆن هاوڵاتی بێ ئەم ڤایرۆسە وەکو خۆی سیرکە ئەم ڤایرۆسی نە بە بچووک پیشانێم نە بە گەورە ئەم ڤایرۆسی وەکو خۆی پیشانێم ئەڵێم ئەمە ڤایرۆسیەکە ئاوایە لە دنیا ئیسە لە کوردستان وایە ئەلە کوردستانە 950 مانێ 16 کەس مردووە 400 ئەوە چاک بۆتەوە و بۆ چاک بۆتەوە بەو شێوەیە باشە کە من ئەوەم پێوت ئەڵێم تۆ 16 کەس مردووە لەم 16 کەسە ئەبێ لە شوێنێکی داتایەکی کوردەواریە لە سایتێکە هەبێت
بۆ نمونە پێت بڵێ ئەم 16 کەسە لە 1 بۆ 50 چەند کەس مردووە لە 50 بۆ 6 چەند کەس ئەمە نادۆزمەوە لە سایتە کوردیەکانە ئەمە نادۆزمەوە لە وەزارەتە بەڵام ئەمە هەیە ئەمە شتێکی عامە ئەمە معلومات نییە لە خەڵکی هێنابێت بۆ نمونە چینە سەر سلایدی دووەم لە سلایدی بڵین لە ئەمەی کوردستانە ئێمە ئێستا لە کوردستان 440 ئەوەی چاک بۆتەوە 16 کەس مردووە 457 حاڵەتمان لە کوردستان سلایدی دوایەوە بێ زەحمەت بڵین 457 بڵین سەیری ئەم سلایدە ئەکەیت ئەگەر سەیریکی بۆ نمونە لە دوهۆکە ئێمە لە دووەکە ئیستا 68 تا وازم 7 حاڵەت شتێکی وا زیاتریشمان هەیە هەموو 7 حاڵەتەکەی حادیسەیەەکە باشە کەواتە ئەمە خەتەر نییە خەتەر لەوایە تۆ ئەمە کلەستەری پێوتێ ینی هێرشوویەک ئەزانی لەکوێیە کۆنتڕۆلکردنی ئاسانە بەڵام قورسیەکەی لەوایە تۆ 1 2 3 4 کاتی خۆی گەر بێتە خیاڵتان یەکەم حازەرەمانەوە بوو بە خڕی پیشانمانە لە یەک شوێنە کۆنتڕۆڵەگرێ بەس کە بوومە ئێستا لە دووەکە بۆ نمونە ئەوەنە حاڵەتمانێ نزیکی 7 حاڵەتمانێ با ئەمشو بێ بە 8 قەیچێکە من تازە ئێستا لە کوردستانە من مەترسیم لە ژمارەکە نەماوە مەترسیم لە چۆنێتی تەعاملی ژمارەکانە ئێستا من لە کوردستانە مەترسیم لەوە نییە ئەمشو ژمارەکە بێ بە 1000 مەترسیم لەوایە تۆ چۆن تەعامل لەگەڵ 1000ەکەیت چۆن سۆشیال میدیا 1000 لێکە بە 100,000 چۆن سۆشیال میدیا لە ئەنجامی ئەو تەسریحانی کە بە ڕۆژانە ئەیرێ بە ناوی ئەم تەندروستی ئەو تەندروستی و وەسفی تێکەڵ و پێکەڵی سیفاتی نەخۆشەکە شتەکان گەورە ئەکرێ لە باتی نابینم خەڵک بێ باسی ڤایرۆسەکە بکاوکو خۆی ئەبینم تۆقانێک لە ناو خەڵکا دروست دەبێ تۆقان و ترسان و ئێمە ناین ئەو شتە بکەین ئێمە ئەڵین ئایا وەزع باشە وتمان نەخێر باش نییە باشە کەوتە تۆ خۆ چۆن تەرجمەیکە بڕۆ بە ئارەزی خۆی تایتڵ لێ بە ئەو شتیوە من خەریب یەک دوو جا بگەم و قەناعەتەی کە بڵاوی کەمەوە هیچ کەسێ نابێ قسەکانی من بک بە پلاکات و لای یعنی شتی بۆ دروستکە بڵێ دکتۆر کامەران وایت ئیشی من ئەوە بێتە قسە ڕاستکەمەوە باشە ئێستا لە هەڵەبجا حاڵەتمان نییە لە سلێمانیا بەپێ ئەوە حاڵەتە بێ نزیکەی چەند سەڵێکمان هەیە لە هەولێرە ئەوەی ئاکتیڤە بۆ نمونە دەوری 60 با بڵین 65 شوێ بە 65 هەولێر شوێنەکەی دیارە ئەو کەیسانی ئەخیرە ومانەزین چۆن بوو ئەوە چۆن بۆ هەموو یەزین ئەوەی ئێستا مشکیلەمانەیە مشکیلەکەمان لە ناوچەی سلێمانیە کەیسەکانمان لەم لاولایە ئەویش ئەگەر ئێوە سەیریکەن لەم 1 2 ڕۆژە وردە خەریکە بەرەوکەن لە ساوە بوو بەس ئەبێ بە 70 بە 80 بنەوە بەسڵی بە ئاواکە مشکیلەمانیە بۆچی مشکیلەمان نییە مشکیلەمان نییە چونکە خۆمان ئەزانین بەرەو زیاتر ئەڕوات یعنی ئەوە نییە بوەستیە باشە ئەگەر من بچمە سەر سلایدی دووەم حەزەکەم لە کاتێک کێمە سەر سلایدی دووەم ئەوەش بڵێم کە من ئەوەش بڵین بزانین خەڵک بزانێ نیسبەتی بڵاوبوونەوە چۆنە بۆ نمونە سەیرەکەیت ئەو ڕقەمە سوورە ئەوانە لە ژێر 11 ساڵەوەیە باشە ئەو ڕقەمە سەوزە 21 بۆ 30 ساڵە باشە یعنی ئەم لەو سایتی کە پیشانما پێ دەڵێ ژمارەی توشبۆکان لە کوردستانە بە پێی تەمەەن لە کوان ئەگەریەوە سەیریکەن بۆ نمونە لە تەمەنی 50 بۆ 6 ساڵ نزیکەی لە 100 لە 61 بۆ 7 ینی کەواتە لە سەر و 50 تا 80 نزیکەی لە 115 خەڵکە لەم لە 115 ئەگەر نیشانەشی هەبێت زۆر مهمە کەڵی لە 115 یعنی 45 حاڵەتە گاتەوە 45 حاڵەتە بێت لەم 45 حاڵە لە 102 زەربیکەی بزانە چەنێ بۆ دەرەچێ حاڵەتەکانیان نەکەونە مەترسیەوە ئەگەر ئێمە بین ئەگەر ئەبەم شێوەیە یعنی لە خۆمانەوە فەنتاسیا دروست نەکەین لە خۆمانەوە ڕسمێکی جوانیان ناشین دروست نەکەین ئەم سوگ نەکەین ئەو قورسکەین وردە خەڵک لە کۆرۆناڤایرۆس تێگا ئەچینە سەر سلایدێکی تر بۆ ئەوەی یعنی حەزەکەم ئەوە دوای خۆتانە چوان یا ئەو سایدی پیشانمان بچنە سەر ئەو سلایدانە و سەیریکن بۆی تۆ بزانی ئێستا بۆ نمونە ئەم سلایدەی ترکێت باسی ئەو زیابوون و کەمبوونەی کۆرۆناڤایرۆسەکە لە کوردستانە چۆن بووە ئەم زیابوون و ئەگەر ئێستا سەیری ئەوە بکەیت لە ئەخیرا گەیشتونەتە ئێرە ڕۆژێ 130مان هەبوو ڕۆژێ 112مان هەبوو هەمومان نەزانین ڕۆژی دوای 5 ڕۆژی دوای 7 ئیمڕۆ لەوانەیە حەڤە بێ بەیانی 20 30 چلە بۆ یەکسەر ئێستا چییە حەملەکە دەستی پێکردووەکو سەرەتا من دوێنێ شێژوتم دوێنێ شێژ باسم کرد کە جارێکی تر بەڕێوەبەراتی تەندروستی بەخۆیان چۆوە ئەم بەخۆچوانوە گرنگە ئێستا تقریبەن ئەزانین کەم و کوڕەکانمان لەکووا بوو خۆی زۆر گرنگە بە سەراحەت ئیشارەت بە کەم و کوڕەکانی خۆت بێ نەکو بیشاریتەوە چونکە شارتەوە نابێت
هاوڵاتی ئەگەر بۆ هاوڵاتیت باس کرد ئەگەر بۆ خەڵکی باس کرد ئەمە کەم و کوڕیەکانمان بوو ئێمە شلمان کردەوە بە هەڵا دوای هەنێ لە شوێنە شتمان کردەوە حەفلاتمان کرد نەمانزانی تەعزیەمان کرد نەمانزانی ئەوەمان کرد هاوڵاتی ئەبێ لە مەترسیەکە تێبگا کامەیە مەترسیەکە مەترسی هەرچی شتێکەیە من ئەم پەنجانم پێنجم لە دەستی چەپە پەنجەم پێەیە مەترسی هەر پەنجەیەکم ئەگەر ئێستا بقرتێ بە مشارێک مەترسی بۆ کارێکی خۆم دروستەکە یانگە هەر پێنجم نەما مەترسی بۆ گرتن بۆ درسا بۆ نووسین بۆ کەواتە مەترسکە ئەڵی شتێک مەترسیدارە بە پێی فەنکشنێک مەترسیدارە نەکو مەترسیدارێکی عالەمی بێ مەترسیدارێکی هەرچی شتێکە ئەڵی مەترسیدارە بە پێی فەنکشن بە پێی کارێک مەترسیدارە ئایا کۆرۆناڤایرس ئێستا مەترسیدارە ئێستا کۆرۆناڤایرس لەم دەقەیە مەترسیدارە بۆچی ئەگەر بۆ ئەو هەڵوێستەی ئیستی تەندروستی تێکەوتووە تەندروستی ئێستا خەڵک وا تێگەیشتووە هیچ شتێک نەما هەموو خەستەخانە پڕ بوو لێ ئەڕژێ و تەواو یعنی ئەم جۆرە لە مەترسی ئەبێ چارەسەریکەی من دوێنێ وتم ئایا شتێکی لە دنیا بەناوی خەستەخانی کۆرۆناڤایرسەوە کاکە گیان تۆ ئەبێت 4-5 خەستەخانە یەکسەر ئەمرکەی ئەزانی نەخۆشی زۆرە ئەمرەکەی 5 خەستەخانە چۆڵەکەی بەڵام نابێ فەنکشنە کە ئەو ئیشە گرنگەکانی ناو شارەکە تا هەیە دەستکاری زۆری بکەیت هەر دەستکاری چیش نەکراوە خەستەخانی جمهوری دێ خەستەخانی باڵتنیە ئەیکەم بە کۆرۆناڤایرس خەستەخانی شار ئەیکەم بە کۆرۆناڤایرس خەستەخانی ئاسا ئەکەم بە کۆرۆنا یعنی مەبەستم چێستە باسی سلێمانیەکین زەختەکە لەسەر سلێمانیە زەختەکە لەسەر سلێمانیە مادەم زەختەکەمان لەسرە من دڵنیام لە مودەیەکی زۆر قیاسیا کۆنتترۆلیەکەین من دڵنیام لە مودەیەکی زۆر ئیسەر بە سلایدێک یەمە سەر ئەوە با بچینە سەر سلایدێکی تر ئەگەر سەیری ئەم سلایدە بکەین بۆ ئەوەی هاوڵاتی تێبگا ئێمە چیمان کرد هەنێکە زەیە لەمە تێ ناگات یەن تعلیقیان بۆ نمونە ئێمە هەتاکو 5 ئەگە سەیری و سلایدە بکەن ئێمە هەتاکو 1.5 هەتاکو 390 حاڵەتمان هەبووە لە 16 تا 23 حەزەکەم هاوڵاتی بەڕێز یەک تێبینی ئەم شتانم بۆ بکە لە 16 تا 23 ئێمە 7 ڕۆژ هیچ حاڵەتێکمان نەبوو 7 ڕۆژ هیچ حاڵەتێکمان نەبووە لە کوردستانە لە مودەی 7 ڕۆژە یعنی لە مانگی 4 لە 16 بۆ 23 هیچ حاڵەتێکمان نەبوو دوای ئەوە حاڵەتێک دەستی پێکردوێتەوە ئەگەر ئێوە سەیریکەن لە 5 حاڵەتەکانمان دەستی پێکرد کەواتە پرسیارەکەمان ئەوەیە هەتاکو 1.5 هەتا ئێرە هەتاکو سەرەتا کۆتایی مانگی 4 هاوڵاتی بڕوای بە کۆرۆناڤایرس هەبوو بڕواشی پێ نەبووایە هەر دژایەتی نەئەکرد و خۆشیە پاراست یعنی کەواتە ئەوەی کە زۆر گرنگە ئەوەی کە زۆر گرنگە من ئەمەوێ لێرە هەتا ئەو شوێنی ئەمەیە ئەو خاڵە گرنگی کە ئەمێ بڵێم هاوڵاتی لە سەرەتاوە هەتاکو کۆتایی مانگی 4 بڕوای بە کۆرۆناڤایرس هەبوو ئەگەر نەشی بۆیە قسەی ناکرد یعنی کەواتە هاوڵاتی بێجگەلەوەی متمانەمان بۆ دروست کردەوە لەگەڵ دەسەڵاتی تەندروستیە متمانی خۆی هەر لە سەرەتاوە متمانی هەبوو بە کۆرۆناڤایرس یعنی متمانێ هەبوو لە بینی هاوڵاتی و کۆرۆناڤایرسە ئێستا ئیشەکەمانەوە قورس بۆ جارە بێ هاوڵاتی بێنین و برادەرێوتی وڵا زۆر کەم بۆتەوە ئەو خەڵک هینەکە من وای نابینم خەڵک ئێستاچی هەر متمانی بە کۆرۆناڤایرس نەماوە ئەمە سەر ئەوەی ئەگە تۆ متمانە پێ نەما چیە بێ ئەگە سیری بەشی دووەمی سلایدەکە بکەین یان سلایدەکەم کردو بە دوو بەشەوە بەشی یەکەمی 7 ڕۆژمان هەبوو لەمە بەشی دووەمی سلایدەکە کەیەتە پێشەوە ئەگەر سیری بەشی دووەمی سلایدەکە بکەیت لە 5 هەتاکو 5 بەشی دووەمی سلایدەکە وایە لەوە چێ لە دەرنەچێ لە بە هەر حاڵ 5 تا 5 لە 8 ڕۆژی ڕێک هیچ نەخۆشیێک نەبوو لە مانگی 5 یعنی تا 5 هیچ شتێک لە کوردستانە تەسجیل نەکرا 8 ڕۆژ باشە دوای ئەوە چی باشە دوای ئەوە چی ڕوویە لەو بەینا شتێک ڕوویە هەڵەکرا من نایم باسی سیاست کەم وەکو پێم وتن هیوادارم بە دڵێکی فراوانەوە ئەو لیژنەکانی شارەکان هەم لە دووەکە تاکو هەو شوێنەیەکدا خۆیان لەسەر تەلەڤیزۆن بە خەڵکی هاوڵاتی بڵێن یەک بڵێ ئەم 4 هەڵەیەمان کرد 1 2 3 4 و ئیعادەی ناکەینەوە کە تۆ ئیعتراف و بە هەڵەی خۆت کرد هاوڵاتی لێت خۆشە بێت بەس کە تۆ ئیعتراف و پێ نەکرد و بڵێ خۆی وایە و خەتای ئەوە وەڵا دوکتۆر کامەراوتی فشەیە و کەس ئەمە هەڵواسینی تاوانی ئینسانە بە عەلاگەیەکی ترە ئەبێ بێیتە سەر تەلەڤیزۆن بڵێ من
لە 1.5 هەتاکو 13.5 مجموعەیە خەلەلمان کرد لە دووەکە و هەتا زاخۆ یا لە سلێمانی یا لە هەولێر یا لە گەرمیانە ئەبێ ئێمە سەراحەت بین بۆ ئەوەی خەڵک بێتەوە لەگەڵێ بڵێ ئاوەڵا ڕاستەکە سەرەڕای هەموو شتێک تۆ ناتوانی زەختێکی گەورە لە خەڵک ئێمە مجموعەیە حادیسە هەبوو ڕوویە لە سەرەتای جەژنە لە ئەوەی ئەو عارفە بچووک و عارفە گەورە ئەوانە یعنی ئەوەنی تر بێمەتمانە خەڵک بێمەتمانە بوو جەژن منعەتە جەولە ئەگەر شەمە بێ منعەتە جەول نییە ئەگەر شەمە نەبێ ئەمە دوای ئەوە خەڵکەکە وردە یعنی خۆیان بێمتمانیان دروست کرد کە تۆ بێمتمانەی لەگەڵ حکومەتا هەبوو بێمتمانش لەگەڵ قەرارەکانیا بێ لەبەرو هیوادارم لەم وەجبەی کە ئێستا ئێمە دەستمان پێ کردوێتەوە لە زیابوونی حاڵەتەکانە ئەچیمە سەر سلایدێکی تر بۆ ئەوەی بە جوانی جارێکی تر بینەوە سەروی بزانین لە کوردستانە چی ڕوئە ئەگەر سەیری سلایدێکی ترەکەم ئێستا لە کوردستانە ئێمە شتێک ڕوویە یعنی لە فترێکی سلایدی دوایەوە گەر زەحمەت نەبێ ڕوویە چی بوو 8 ڕۆژ ئەگە سەیری ئەو ئیشارەتە سەوزە بکەن کاتۆ ئەلەو بەینە 8 ڕۆژ نەخۆشمان نەبوو بەڵام حاڵەتەکەمان کۆنتترۆل نەکرد بوو نەمانوت و کۆرناڤایرۆستەوا بوو لە دوای ئەوە یەکسەر سەهمەکە ڕۆژ بۆ سەرەوە ئەگەر سەیریکەن بە شێوەی شەپۆل دەرەکەوێ ئەمە پێی ناوتێ شەپۆلی دووەم ئەمە پێی ئەوترێ زیابوونی حاڵەت تخوا واز لە مستەڵحاتی توبی بێنین پرسیارم لێمە کە ئەمە شەپۆلی هەزارەیە دووە واز لێ بێنە ئەگەر ئێوە سەیریکەن کەیسەکان زیابێ بەڕێی من ئەگەر دەستێکی تر بەو سلایدا بنیت مەجموعەیە سەهمیەتە خوارەوە یعنی ها چاو لێ ئێمە ئێستا ئەگەینە مەرحەلەیەک لەسەر قیمەی نەکە تۆزێک بە ئاوا ئەڕوات یعنی ئەگەر سێهەم ڕۆژ 50 بۆ 100 بوو ئەبێ بە 130 ئەبێ بە 104 90 70 60 دێتە خوارەوە بە 5 لە سەهمە سەوزەکە ئێمە کۆنتترۆلەکەینەوە جارێکی تر ئەگەر سەیری خوارەوەکەن هێشتا حاڵەتمان ماوە ئێمە من دڵنیام ئەگەر سەیری مانگەکان بکەن لە کۆتایی یعنی من هیوارم کە لە مانگی 7 کۆنتترۆلی بکەین ئێمە من زۆرم داناوە ئێستا مانگی 6 من ئەوەنە تەفاعول نیم بڵێم لە کۆتایی مانگی 6 کۆنتترۆلی ئەەکەینەوە ئەوەنە تەفاعول نیم لە ئێستا چووکە ئەمەی کە ئێستا ئەم بەرنامەی کە ئێستا دانراوە لە بەرنامەی هینەچێ لە بەرنامەی ئەوەی کە پێوتێ گروپ مەناعە لە ئەوروپا ئەمانە هەبوو ئەمانە تۆزیەک درێژخایانن خەڵکیی زۆرێتە دەرەوە ئەیگرێ و ئەڕوا ئەڕوا نایاڵێ زوو چاک بێتەوە یان ئەو منعەتە جەولیەکەی لە پڕ ئەیبری دوای وردە بەرێ ئەچێتۆ شوێنی خۆی هەردوو بارەکە پۆزەتیڤ و نێگەتیڤی خۆیان باشە و خراپیان سلایدەکەمان پیشان بنەوە بۆی قسەیەکی تر بکەین ئەو قسەی تر کە ئەیکەین ئەگەر سەیری سوورەکە سەوزەکە ئەگەر ئاگامان لە خۆمان نەبێت ئەو سەوزە ئەتوانین لە شوێنێکە ئیتر کۆنتترۆلی کەین و ئیجراعاتەکان بەڕێک و پێچی بڕوات لە پڕشلی نەکەینەوە لە بەخاتری ئەو مەدالیا تەوزیعکردن و کادر بێنە پێشەوە و یعنی هەموویمان بینی ئێمە ئاگامان لە هەموو شتێک بووە بۆ کوتم من یەکێ لەو دکتۆرانی کە لە پێشی پێشەوتی کاکتۆراگا لێوتم کاکە من و تۆ 4 ساڵە بەیەکەوەی شەکەین ینی کە قەت ڕۆژە من تۆ باسی پۆزیشن و پارە و مام شتا قۆڕانەمە تێزانم کاکتۆر بتم ئەزانم واز بێنە من و تۆ بۆ زەمیری خۆمان و بۆ زانستەکەی خۆمانێکین بەردەوام بین لەسەر ئیشی خۆمان و هەچ کەسە ئیشی خۆیەکە ئەو خەتە سوورەیەک ئەو سەهمە سوورە ئەو سەهمە سوورەیە مەترسیە گەورەکە ئەگەر کۆرۆنا ڤایرەس لە کوردستانە بەردەوام بێ هەتاکو پاییز ئەوە چییە مەترسیە گەورەکە لەوێ دروست دەبێ مەترسیەکە چییە کاڵی مەترسیە گەورەکە بێ فانکشنی مەترسیەکە دیاریکە لە خۆتۆ ناڵی هەم برا کە مەترسی دارە نه ئەبێ فانکشنی مەترسیەکە دیاریکەی ئەبێ بڵێ ئەو شوێنەی ئەو ئیشەی کە لەویا مەترسیدارە ئەمەیە ئەو شوێنە لە پاییزە ئەگەر ئەم کۆرۆنا ڤایرەسە بەردەوام بێ دوێنش باسم کرد شتێک دروست دەبێت لە کۆرۆنا ڤایرەسە لە پاییزە هەر کۆرۆنا ڤایرەس خۆی نیە ڤایرۆسەکانی تر ژیانناوە کەواتە چی زیاکە لێوە نیسبەتی داخلبوون لە خستخانە زۆرە بێ نیسبەتی مردن زۆرە بێت نیسبەتی جیهازی تەنەفوسی سەناعی بەکارهێنانی زۆرە بێ تۆ کادر نییە سیستەمی تەندروستیت خراپە تۆ سیستەمی تەندروستی بە عەمەل نایە کاکە یعنی ئەمە لە یەکەم ڕۆژ وتمانە کاوی یەکەم هەوڵ بە نیتە خستەخانە کە هاتیت ئەبێت تەوەقوعەوە بکەیت تەسەور نەکەیت تۆ لە نەخۆشخانەی سەرچناردا بنێن و ئەزانی ئوتێلی 5 ئەستێرەیە بەڵام ئێمە ئیشەکانمان ئێمە ئەوەی کە ئەکرێت من ئاگام لێتی یعنی ئەو دکتۆری وایتە من پێم خۆش بۆ میوارێ دکتۆر هادیم لەگەڵا بێت بۆی باسی نەخۆشخان بەڵام خۆم ئاگام لە هەموویەتی تقریبەن فەقیرەوە نەهیلاک بوو بەڕاستی
من پێشم ناخۆش بوو لە بەرنمەیەکە گوایە خەڵک شتی خراپی بۆ نووسیوە چکە بەڕاستی هەنێ ئینسان هەیە قابلی ئەوەیە کە تۆ هەر قسەی جوانی پێ بڵێ کاکە هیچ کەسی قسە بۆ وەڵێ بە منی بڵێ کاک ناکرێت یعنی ئەبێ ئینسان فێری ئەوە بێت یعنی معقول نییە تۆ چیتە تەلەڤیزیۆنەکە 20 کەسی داناوە خۆی لە شوێنی ترەوە جنێوی پێ بە ناکرێت ئەبێ هەموو تەلەڤیزیۆنەکان سانسۆر دابنێن چکە ئەو کەسە دوای خۆی پێی ناخۆشە کاتان لێکم داچمە لەبەرەوە ئەم سلایدە زۆر گرنگە کە باسم کرد ئەگەر بچینە سەر سەیرێکی دنیاکەین اینجا باشە ئێمە ئێستا هەیە سەیرێکی دنیا بکەین ئەمە وەڵدۆمێتەرە لەگەڵ جۆن هۆکینسە یەک تۆزیان فەرقە لە ڕقەمەکانە یەک تۆزیان فەرقە لە ڕقەمەکان ئەگەر سەیریکەن 6 خەریکەی بە 7 ملیۆن بەڵام بە قوربان ئاخی خۆ ئەبێ کەسێکیش پێ بڵێ لەم 7 ملیۆنە ئەی یعنی چی برا 6 ملیۆن و نیو ئاخی کاکە دێکێکیش دوو قسەی خێر بکە ئاخی خۆوەروان نییە کاکە گیان تۆ 6 ملیۆن و ئاخە دە دوو قسەی خێرکە کاکە ئەوە 3 ملیۆن و 200 هزاری چاک بۆ ئەوە ڕاستە 380 زاری مردووە باشە اینجا وەرە سەیریکە وەرە سەیری ئەو بەشەی خوارەوەی کە بەشێکەیە لای بڵین لای چەپی کە نووسراوە 3 ملیۆن ئاکتیڤە 3 ملیۆن حاڵەتە ئێستا لەو 6.5 3 ملیۆنی ماوە لەو 3 ملیۆن و نیوە لە 98 لە جیهانە حاڵەتەکان پیان تێ بەسیط سادە لە 98 لە 254,000 لەو 3 ملیۆنە پیانتە حاڵەتی خەتەر ئێمەش لەوین بەداخەوە من کە سێری عێراقەکەم عێراق ئەو معلوماتانەی تەسلیم نەکردووە یان بەڕاستی خۆی نازانم چۆنەیە بە هەر حاڵ ئەو معلوماتانەی عێراقم بەدڵ نییە لەبەرەوە ئەگەریەوە سیرکەن ڕاستە 6 ملیۆن نیوە بەڵام 3 ملیۆن حاڵەتەکان سە پۆزتیڤە ئەی باقیەکەی کووە 300 هزار مردووە 350,000 360,000 بەڵام 3 ملیۆن و 200,000 لە ماڵەوەن چاک بوونەوە ئەی کاکە خۆ دیستە لە ماڵەوە چەند لە کوردستان چاک بۆتەوە ئەمە مهمە خەڵک بزانێ ئەمە مهمە خەڵک بزانێ 6 ملیۆن 3 ملیۆن چاک بۆتەوە لە ساعت 9 سووکە لە ساعت 2 پێ ئەوتێ زۆر حاڵەتێکی خەتەر ئەوەی کە ئێستا لە جیهانە شتەکان تەوزیعکران ئێستا باوی ئیلتیهاباتی سیە کە تۆ ئیلتیهابی سیت هەبوو کە تۆ درەنگ هاتی ئێستا من هەر لەم هەفتەیە 3 حاڵەتی ڕێک ئاوام بواتوە ناچێت کاکە بە زۆر بەس تکاو لەکەم بێ زەحمەت ئەڵێ باجار 1-2 ڕۆژتی لە ماڵ دانیش کاکە تۆ تەنگە نەفەسی ئەکۆ چیت بۆ خاتری خوا تۆ هەناسە نایە کاکە بڕۆ ئەم سلایدەی ترکە دوای ئەمە سلایدێکی ترە حەزم کرد ئەمەش باسکەم هەنێک کەس هەیە ئێستا من هەموو ئێستا ناچم بگەڕێم بە دوای بزانم لێر نا شتەکە لە چۆتە شوێنێکی ترەوە ئایا کۆرۆناڤایرۆسە لە جیهانە بەرەو چوەڕوە حەزەکەم جارێکی تر بێمەوە سەر ئەمەش با بزانن لە جیهانە 5 سێنتەر هەبوو دوێنێش باسم کرد سین و ئیتالیا و سین ئێران ئیتالیا ئەمریکا و ئەمریکای جنوبی ئێستا لە بەرازیل و هەنێ دەوڵەتی تریش هاتوونەتە ساحەکەوە ئەگەر سەیریکەن لەسەر مستەوای جیهان 3-4 وڵات نەبێ هەموو کۆرۆناڤایرۆس بەرەو خوارەوە ڕواتەوە بڕۆن سەیری ئەوروپا بکەن بڕۆن سەیری ئەڵمانیا بکەن ئەو وڵاتانی کە زووتە ئەم وڵاتانی کە لە ئەخیرەوە تیان چووە ئەمانە زیاکەن بۆ نمونە لە دووەلی خلیجە ئەگەریەوە سەیری ئەمانە بکەن خۆتان بچن سەیرێکی ئەوە نییە تۆ بڵێ ئەرە وڵا ڕۆی کێرڤەکە ئەڕوان وساوە 6.5 6.5 ملیۆن بەڵام 3 ملیۆن لە ماڵەوەیە بڕۆ سەیری ئەڵمانیا بکە ئیسپانیا بکە فەڕەنسەکە سەحتاسی ئێران کەن ڕاستە ئیمڕۆ بۆ سەیری قەتەرکە بڕۆ سەیری هینکەن ڕاستە حاڵەتەکانیان ڕۆژانە زیابێ با ئێمە لەگەڵ کە باسی کوردستانەکەین با یەک شتی ترتان پێ بڵم هەر ئیمڕۆ بۆ نمونە لە وڵاتی وەکو قەتەرە ئایا تەندروستی ئێمە لە قەتەر باشترە ئەوان دەیان باشترن ئەوە پرسیارێکە خۆتان جوای بنەوە قەتەر حاڵەت فەحەز زۆرەکە هەر ئیمڕۆ لە قەتەرە 1600 حاڵەتیان تەسجیل کردووە 1600 حاڵەت لە کوردستان هەموو کوردستان چەند حاڵەتمانە ئێستا 950 هەر ئیمڕۆ بە یەک ڕۆژ لە قەتەرە 1600 بەڵام مردنی لەوێ 45 کەسە ئێمە مردنمان 16 کەسە من نازانم ئیمشەو هیوارم کەس نەمرێت بەڵام بۆ من چکە لە ڤایرۆسەکە تێگەیشتوم چونکە ئەزانم ئێستا چێ خەڵکەکە چۆن ڤایرۆسەکە ئاگرێ لی تێگەیشتوم ئەڵێم لەوانەیە ئیمشەو یەکێک بمرێ لەوانەیە بەیانی دوان بمرێ لەوانەیە بۆ من ئاساییە چونکە ئەم نەخۆشیە بەڵام هەدەفی من ئەوەیە کە ئینسانی کورد بە کۆرۆناڤایرۆس نەمرێ ئەویش لە چیەوەیە
لە یەک شتەوەیە لە خۆپاراستنەوە. ئەگەر ئێوە سەیری سلایدی دوای ئەمە بکەن، حەزەکەم سلایدی دوای ئەمەش سیر بکەن بۆی بزانن کە لە جیهان چییە گوزەرێ. لە جیهانە ئێستا لەو وەڵدۆمێترا شتێکی تایە، هەج وڵاتی ئیعلانی کە دوای سلایدی دوایەوە، هەج وڵاتی ئیعلانی کە ئەو سلایدی پێشووترەوەی ئەو خەتە سەوزانە، هەج وڵاتی ئیعلانی کە کە کۆنتترۆل کراوە لەسەر ئەو سلایدە بە خەتی سەوز دەرەکەوێت هەمووی ئەها سەیریکە ڕۆژ بە ڕۆژ سەوزەکان زیاترە بن، بڕۆن سەیریکەن ڕۆژ بە ڕۆژ سەوزەکان زیاترە بن. ئەمانێنی ڕۆژ بە ڕۆژ وڵاتانی ئیعلانی کۆنتترۆلی کۆرۆناڤایرۆسەکەن لە وڵاتی خۆیانە. و هەنێ مەعەدا چەند وڵاتێ نەبێت کە تازە تێیچووە وەکو هندستان و بەرازیل و ئەمانە و بەتایبەتی تورکیا و رووسیا منافەساکەن. ئێستا گەر سەیری وڵاتێکی وەکو ئەمریکا بکەیتەوە، لە وڵاتێکی وەکو ئەمریکا هەتاکو ئێستا 90 ملیۆن، هەتا ئێستا نزیکەی 90-20 ملیۆن بەس تێستی کردووە. یعنی ئەمە یەکێ لە قسەکانی ترەمپ ئەڵێ ئێمە وڵاتێکی پێشکەوتوین ئەوەنە تێستمان کرد ئەکەین لە 90 ملیۆن 1,900,000 بەم لەو 1,900,000 تا ئێستا 700,000 چاک بۆتەوە. بەپی قانونی کۆرۆناڤایرۆس لە 14 ڕۆژی ترە ئەم 1,900,000 نامێنێت. ئەگە زەربی کەی چەند حاڵەتی تازەیە بۆ لە ئەمریکا ڕۆژی 2000 لە کۆتایی مانگی 6 ئێوە سەیریکەن ئەگەر ئەمریکا خۆی شتێکی تر نەدۆزێتەوە لە مەوزوعە لە کۆتایی مانگی 6 ئەمریکاسی چ لە زاریێمێنێتەوە نابێت. قانونی ڤایرۆسەکەوە بەدەست منتۆ نییە. من ئەگەر هەمووتان بێتە خەیاڵ وتم دوای 15 ڕۆژی تر لە شاری هەولێر تەعزیەکە کەسی تیا نامێن، هەرواش دەرچوو شتێکی تر ڕوویە. ئەمەی دووەک ڕوویاوە ئەمڕۆ چەندی مانگە 5-6 خۆسەرم لە تێک چووە 5-6 4-6 5-6 5-15 20 5-15 لە 26 هەموو حاڵەتەکانی دووە کەسی تیا نامێنێ نابێ. قانونی ڤایرۆسەکە وایە یەک دوو حاڵەتیان خەتەرە پێویستی بە ئۆکسجینە. قانونی ڤایرۆسەکە خۆ بەدەست من نییە. قانونی ڤایرۆسەکە گەر لی تێنەگەیت ئەگەر لی تێنەگی نابێ. ئێستا حاڵەتانی لە هەولێرە 5-6 ڕۆژی تر زۆربەی زۆرە چێتە ماڵەوە بناگام لێتی. ئەم حاڵەتانی ئێستا لە پێنجۆنە لە هەچی حاڵەتەکانی پێنجۆنە کۆمەڵێکیان حاڵەتیان خراپ بوو. ئەو کە ینی باقیەکەی تری دوای 14 ڕۆژ چێتە ماڵەوە. کەواتە ئێمە چیەکەین؟ ئێمە ئەگەر تۆ هاوڵاتی لەم سێرکڵە تێگەیشت لە ڤایرۆسەکەی تێگەیان خۆی حساباتەکە. بەڵام ئەگەر هاوڵاتیەک متمانەی بەم ڤایرۆسە نەماچی ڕوە، ئێستا ئێمە تێگەیشتین لە کوردستانە چیە گوزەریە؟ لە خلیجیشان نمونەی قەتەرم بۆیانان و هەر ئیمڕۆ 1600 حاڵەتیە و بەخوا کەسیش قەتەر هاواری نەکرد. قەتەریەوە تا تیاری قەتەری هەرێت و ئەڕوا هەموو ئەناگامان لێ و خەڵکی ژاگای لێ پێی هاتۆ ئێستا و قەتەر ئاواری نەکرد بڵێ ئەرە وڵا کارەساتێکە لە کارەساتی ژنی و برادرمان لێ ئیشەکات ئەگەر پێی خۆش بێ ئاوارەیەکیش هەر لە بەخاتەوە دانیشین و قساکین و 1600 کەسیش نەوتۆ. بەڵام چۆنێتی تەعاملکردن لەگەڵ 1000 نەخۆشە چۆنێکیت؟ ئەگەر ئێمە بین یەکەم هەنگاو دەست پێ بکەین بۆی متمانە بینەوە بە ڤایرۆسەکە ئەبێ ڤایرۆسەکە بەرینەوە بۆ لای ئەو شوێنی کە متمانی پێ نییە. تۆ هاتوویت نەخۆشیەک هیچ نیشانەیەکی نییە خستوتە سەر دەست ئەیبێ لە ئوتێل دایانی لە ئوتێلەکە و ڤیددیۆیەک لەسەر تەسجیلەکە ئەو یا بە عالەمە ئەمەشتی وا لە دنیا نییە. هەر لە ئەمەی کە ئێستا ئێوە ئەیکەن هەر لە کوردستانە هەیە. ئەگەر تۆ هاتیت ڤایرۆسەکە هیچ نیشانەی لە ماڵەوە دایانی بە ئەمبولانسی بە ئسعاف بڵی کاکە گیان خەڵکەکە زانیوە کۆرۆناڤایرۆس چوو ماڵەوە. اینجا کەسێک کە بڕوای بە کۆرۆناڤایرۆس نییە تاچێکە ئەم تاکە ئەبێ بیر کاتەوە. یەکەم بیری بێت هاوڵاتی تۆ لەگەڵ دایک و باوکتیت، لەگەڵ ئافرەتێکی دووجیانیت، لەگەڵ نەخۆشیەکای کە مەناعەی نزمە، لەگەڵ کەسێکای لە 60 ساڵ زیاترە نەخۆشی زەختیەیە، ئەوە تۆیت سەبەبی ڕئیسی ئەو کوشتنی ئەوە. من نایم قانون لەسەر تۆ تەطبیق بکەم و من تۆ نایم بە مەحکەمە. بەڵام بیزانە کە تۆ بڕوا بە کۆرۆناڤایرۆس نییە، بڕوات بەوە نییە کە کۆرۆناڤایرۆس هەبێت، ئەوە تۆی ئێستا سەبەبی مردنی کەسێک لە ماڵەکەی خۆتە. تۆ هاتووی کۆرۆناڤایرۆس نیشانەکان لێ دەرناکەوێت، بەڵام کەوا ئەەکەیت و پەرداخێکم بەرێوم بەرداوێتەوە ئاتۆ پەرداخێ دۆم بۆ تێکە لەو ناو دوێ لا بۆم بەرێ کەوچکی ئەوە لەگە ئەوە تۆی هاوڵاتی بەڕێز، کوڕی باش، کچی باش. من نایم لێرە محاسبەی ڕەفیقەکانی خۆ بکەم لە ئەندامی پەرلەمانن، ئەوان خۆیان ئەبێ خۆیان لەوە تێ بگەن
کە ئەوە ئەکرێت من ڕێزمەیە من ئەو برادرانە یەکێ لە کوڕەباشەکانیان نەبینم کاک سۆران عومەر لای من کە گوێ لە قسەکانێکگرم لە اقتصاد و لە نەقدی یەکێ لە کوڕەباشەکانە بەس کە تۆ کوڕی باشکە چوویتە ناو 50 کەسە و ماسکی پێ نەبوو خەڵکەکەلی کۆبییتە کاک سۆران تۆ بڕۆ بە کۆنەڤایرۆس نییە چین پێڵێ هیچ دۆم نییە یەکە تۆ بڕۆ پێی نییە ئیتر مەڵێ بڕوان پێ هەیە چونکە بە قوربان تۆ چوتت ناو خەڵکەکە و ڕۆحەکەم یعنی کاکشا سوار منی بان کرد لەگەڵ کاکتۆر کازما بۆ خەستخانێکی کە دروستی کردبوو دەست خۆشیم لێکردن وتم ئەمە وایە کاکە دەستان خۆش بێ بەڵام ناکرێت تۆ خەستخانە دروستکەیت تۆ بە بێ ماسک بچیتە ناو 200 کەسەوە مانای بە عملی بڕاو پێنێ پیاوی باش کوڕی باش ڕەفی ئەمە هەموو ئێوە ئینسانی باشن کاکە چۆن ئەبێ وا لەو خەڵکە بکەن ئێوەیەکی 50 تا 100 هزار خەڵک گوێتان لێگرێ لەبەرەوە متکاتان لێکم یعنی تکایکی نازانم وەکو چی سیرمەکەی سیرم کە وەکو ڕەفیق سیرمەکەی هاوڵاتیەک سیرمەکەی وەکو دکتۆرە سیرمەکەی یعنی تۆزێک بە حاڵ بە ناڵێم باسی مەزاهرەمەکە گۆشیان کە بۆ ڕاپەڕینێکی سەرانسەری گەورە دوای کۆرۆناڤایرۆس ئەگەر تۆ ئەدێ شۆڕشێکی زانستی بکەی گۆشیکە منیش لەگەڵتانە یەمە پێشەوەی هەموو مەزاهرەیەک لە کوردستانە بەڵام لە ئێستا کەس حکومەتی بۆ ناڕوخێ چونکە لە بەرەوەی هیچ کەسێ ناتوانێت هەمووی ئەم شەڕە لە یەک شوێنایە لە یەک شوێنیشینی نییە لەبەرەوە ئەو هاوڵاتیە بەڕێزە متمانە کە وەرەگرێتەوە لەکە کۆرۆناڤایرۆسە یەک تکای لەکەم خۆت بپارێزە خۆ پاراستنە یەکەم خۆ پاراستنەکە چۆنە تکای لێ ئەەکەم قەرەباڵغی دروست مەکەرەوە قەرەباڵغیش دروستەکەی 5 6 7 10 هیچ مشکلە نییە ئەگەر ئەیان ناسی و ڕەفیق و نزیکی خۆتن و هیچ هینێکی لەگەڵیانە نەبووە لێکەوتیان نەبووە بە ڤایرۆس بۆ خۆتان دانیشتن بەس یەک تۆز لە دوور یعنی دانیشتنێکتانەیە لە ماڵایە لە باخە لە چاخانەیە بەس دوور بەڕێی من ئەبێ سەحەب چاخانەکە محاسبە بکرێ بەڵام نابێت تۆ بچی چاخانەکەی داخیت و ببێ پارە یعنی ئەبێ حکومەتی کوردستان ئەم حکومەتە ئەبێ قەرزکە 10 ملیارد قەرزەکە 5 ملیارد قەرزەکە پارەی دوو معاشبا بە خەڵک چاخانەیە داخی بڵێ ئەوە 300 هزار پارەی مانگێک کاکە دوکانە داخی پاری بیتێ ئاخر ناکرێ ئەمە بەس لە کوردستانە هەیە بەڵام مانای وانییە ئینسان لەبێ نابێ ئینسان مردن هەڵبژێرێ بڵێ من یا بە کۆرۆناڤایرۆس ببنیا نابێت ئینسان مردن هەڵبژێرێ ئەبێ ژیان هەڵبژێرین مردن کەس نابێ بڵێ منیا بە کۆرۆناڤایرۆس یا بە فەقیری نابێ ئینسان مردن هەڵبژێرێ بەڕاستی ستەمە جۆم لە پیاوە گەگرێ ئەڵێ من لە بینی دوو مردنایەکیان هەڵبژێرێ نابێت ژیان هەڵبژێرە باشە یعنی من حەز ناکەم باسی ژیانی خۆم کە من 6 مانگ و 3 ڕۆژ لە ئینفرادیام لە ئەمنە سوورەکە خۆ نەمەزانی ئەمە دەرەوە نەمەزانی ڕۆژە ڕۆژان لەگەڵ تو قساکەم بەس من ژیانم هەڵبژاردبوو پەتێکم هەڵ نەخست خۆم بخنچێنم لەوانەیە لە لەقتەیەکا بیرم لە شتێکی واگرێتەوە بەڵام ژیان هەڵبژێرە هاوڵاتی بەڕێز بیر لە خۆت مەکەرەوە بەتەنیا تۆ کوڕێکی گەنجی ڤایرۆسەکەت ئەبەی لەگەڵ خۆ بۆ ماڵەوە مناڵەکەت ژنەکەت ئەو ئافرەتی کە لەگەڵتە دایکتە ئەو پیاوەی کە لەگەڵتە باوکتە برا گەورەتە بیری بێت مامۆستاکانمان باوکو دایکی تۆ باوکو دایکی منە ئەوەی تۆ ئیمڕۆ ئەیکەیت و ئەدەوێت بڵێ بڕوان بە کۆرۆناڤایرۆس نییە سبەینێ لە بەرچاوی خۆت بە قوربان سبەینێ لە بەرچاوی خۆت خێزانەکە دایکی باوکو کە ئەنجا پەشیمانە بیتەوە با ئێمە یەک جار پەشیمان بینەوە دوو جار نەبین پەشیمانم ئێستا پەشیمانم بەیانی بڕوا بە کۆرۆناڤایرۆس بێنە من سوپاسی هەموو ئەمڕۆ لەگەڵ برادێکی یەکگرتووی ئیسلامی وتم هەنێ لە کادرەکانتان لە ئینتەرنێتشی خراپی نووسی وەکو فڵان وتی کاکتۆ وەڵڵای پێمان لابردووە ئیستا باسی خۆپاراستنەکە یەکتە نمونەی بۆ ناردم وتم دەستان خۆش بێ ئەبێ ئیستا ئەمڕۆ بەیاننامەیەکم بینیوە لە زانانی ئیسلامی دەستیان خۆش بێ داواتان لێ یەکەم تکاتان لێ یەکەم با متمانە بینەوە بە ڤایرۆسەکە جارێ بەس متمانە بین چکە تازە دەسەڵاتی تەندروستی ئیدارەیەکیان بۆ ناکرێ وازیە هێنا و ئیمڕۆیەکێک لە لێپرساوانی لەگەڵمان لە قسەکردنا بوو وتم کاگاواتەوە ناوی شمێنە کاگاواتی قایمقا قسەیەکمان کرد بەیەکەوە وتم ئەوتی دکتۆر وتم ئەوتی وەڵڵی بە قورئان ئێستا بچیتە سەوڵەکە قسە مزاهرەکەی مزاهرە مەکە چاوەکەم کاتی ئەوەیە خۆمان پارێزین خۆ من هیچ کەسی زەخت لە تۆ ناکە بەڵام ئیشی من لەوەیە پێت بڵم کۆرۆناڤایرۆسەیە و خۆتی لێ پارێزە یەکەم ئەو قەرەباڵغیە دروست مەکە دووەم تکای یەکەم ماسک بکە سێم سابوون و ئاو دەست ناکرێت دایم لە جیرفان تا جەلێکی بچکۆلت پێ بێ دەستی پێ بشوە زۆر گرنگە کە تۆ ئاگاد لە کەسوکارەکەت بێ پێویست ناکە هەموو ڕۆژێ بی بۆ کەمترین بەرکەوتە کەمترین ڤایرۆس زۆرترین بەرکەوتە زۆرترین ڤایرۆس سوپاسدانەکەم ڕێزمەیە بۆ هەموو لایەکتان هیوارم پێویست نەکا من جایتر بێمەوە ئێرە تو زاتی خوا تو سەری خۆتان
پەیوەندی ئێوە ڤایرۆسەکە با بەهێز بێ لەوا کە بۆی تێکی بشکێنین هەتا ئێوە پەیوەندیەکەتان بێز نەکەنەوە تێکی ناشکێنین. سڵاوتان لێبێ.